ڕۆشنای قورآن لە مانگی ڕەمەزان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي الله زور بسوزو بنهايات مهربان. الحمد لله رب العالمين. تواوي سپاس بو الله كا پروردگاري جهانيانا. الرحمن الرحيم. او الله كا هموي هرسوزو مهربانيا. مالك يوم الدين. او الله يا پاشاو خاوني روجي دينا. إياك نعبد وإياك نستعين. هر بنداتی بۆ تۆ دەکەین و داوای یارمەتیش هەر لە تۆ دەکەین، واتە جگە لە تۆ ناپەرستین و داوای یارمەتیش هەر لە تۆ دەکەین و جگە لە تۆ داوای یارمەتی لە کەسی تر ناکەین. اهدنا الصراط المستقيم. ڕێنماییمان بکە بۆ ڕێگای ڕاست، واتە هەم ڕێگای ڕاستمان پیشان بدە و حەق و ناحەقمان بۆ دەربخە و هەم لەسەر ئەو ڕێگە سەقامگیرمان بکە و یارمەتیمان بدە کە لێیلا نەدەین. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ڕێی ئەوانەیە کە نیعمەتی خۆتت ڕژاندووە بەسەریاندا، نەک ڕێی ئەوانەی غەزەب لێگیرا و گومڕایانە. دیارە کە ئاینی ئیسلام گەورەترین نیعمەتی خوددایە کە پەروەردگار بە شوێنکەوتوانی ڕێگای ڕاستی بەخشیوە. جا ئێمەش داوا دەکەین کە لەسەر ئەو ئاینە پیرۆزە بژین و لەسەر ئەو بمرین و هاوڕێ و ڕەفیقی هەڵگرانی ئەو ئاینە بین، ئەوانەی کە پەروەردگار نیعمەتی لەگەڵ کردوونە. بۆیە ڕێی ئەوانەیە کە نیعمەتی خۆتت ڕژاندووە بەسەریاندا، نەک ڕێی ئەو غەزەب لێگیرا و گومڕایانە. دیارە کە ئاینی ئیسلام گەورەترین نیعمەتی خوددایە کە پەروەردگار بە شوێنکەوتوانی ڕێگای ڕاستی بەخشیوە. جا ئێمەش داوا دەکەین کە لەسەر ئەو ئاینە پیرۆزە بژین و لەسەر ئەو ئاینە پیرۆزە بمرین و هاوڕێ و ڕەفیقی هەڵگرانی ئەو ئاینە بین، ئەوانی کە پەروەردگار نیعمەتی ڕژاندووە بەسەریاندا کە پێغەمبەران و پیاوچاکان و ساڵحان و شەهیدانن، کە ئەوانە هەمیان بەو نیعمەتەی خوددا بوون بەو مرۆڤە بە نرخ و پایە بەرزانە.